دوای ئەوەی دەوڵەتی تورکیا بە هاوکاری هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە ژێرناوی ئۆپراسیۆنی چڵە زەیتون هێرشیان بۆ سەر کانتۆنی عەفرین دەست پێ کرد، هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاردانەوەیەکی توندیان نواند بۆ پشتگیری لە عەفرین و دەوڵەتی تورکیایان بە داگیرکەر وەسف کرد. ئەم زانن کۆ تورکیا دژیبوونەوێ لە بەرەمبەر هەر کوردێکی هەیە نە بەس لە ڕۆژاوا لە چوار پارچە کوردستان ئەگەر کوردێک لە سینج هەبێژی تورکیا دژوەیە ئێنەها ژمارەگەرەکە و کوردی یەک هەلوێست بێ و کوردی یەک دەنگ بێ بەرەمبەر ئەv هێرشێ تورکا و بەرەمبەر چ دژمنێ کورد لە منطقە. ئێمە هەر چوار پارچە کوردستان بێک ئیشەوە سەیرەکەن هەر تاکی کورد ئێمە بە ئامانجەگرین بێکشەوە سەیرەکەن لێرەیە ئامانجوان پێشگیریکردنی بەرخۆدانی عەفرینە ئامانجوان بەرگریکردن لە هەر چوار پارچە کوردستانە. جگە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاویش لە هاوڵاتیانی ڕۆژئاوای کوردستان کە بەهۆی جەنگی سووریا و وڵاتیان جێهێشتووە بەشداری خۆپیشاندانەکانیان کرد. ئەم هێرۆ لەڤەر تۆپلانتیچە بیاش بۆ شەڕێ عێریشی تورکیا لەسەر عەفرینە هاتیە کرن ئەم vê şerê şermezar dikin em vê carê vê tiştî hiç qebûl nakin Tirkiye ne heqî wê were têkeve hundirî Efrînê destî xebser di Efrîn ê Kurda ye ne ê Tirkan e em vê şerî şermezar dikin. لەلایەکی ترەوە مامۆستایەکی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی پێی وایە کە ئەوەی ئێستا ڕوئەدات بەرئەنجامی سیاسەتی هەڵەی ئەمریکایە لە ناوچەکە. مشکلەی ڕقەمیەک کە لە سووریا ڕوئەیە بریتێ لە ئەمریکا و تعاملی ئەمریکا لەگەڵ کێشەی سووریا و بەتایبەتی لەگەڵ کووردا لە سووریا لە هەردوو تەرەفی شەڕەکە خەڵکانێکن کە بە سیلاحی ئەمریکی شەڕەکەن بەرامبەر بە یەکتر. مشکلەکە لەوایە کە ئەمریکا تعاملی لەگەڵ کووردا بریتی بۆ لەوەی کە ئەمانە وەکو کۆنتراکتچیەک وەرگرتووە. دوای ئەوەی کە کوردەکە لە کوردستانی عێراق تاقی کردەوە کاتێکە بووی بە سیلاح بۆ کرێ بۆ سیاسەتی ئەمریکا لە نەتیجا هەچ کاتێک پێویستی بە سیلاحەکەی تۆ نەما ئەمریکا پشتت تێکات. گەرچی ئەفرین و سلێمانی سەدان کیلۆمەتر لە یەک دوورن و سنووری عێراق و سووریا لە یەکیان جیا دەکاتەوە، بەڵام هاوڵاتیانی سلێمانی بە دڵڕاوکیەکەوە چاودێری بارودۆخی ئەفرین ئەکەن کە ئێستا لەژێر هێرشی موشەکەکانی ئۆپراسیۆنی چڵە زەیتوندایە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.